تۆ ئەتوانی مناڵەکەت بنێری بۆ هەندستان، ئەتوانی بینێری بۆ وڵاتە پێشکەوتەکان، بەڵام ناتوانی شفای بۆ بێنیت. دڵنیا بەلەوە ئەتوانی بینێری ویزەی بۆ وەرگری، بەدەیان دەفتەر دۆلاری تیا سەرف بکەی، لە خۆت، لە ماڵت، لە خێزانت، لە مناڵت، لە دایکت، لە باوکت. بەڵام ئەفەرمێ داوە مەڕضاکم بالسەدەقە، تەداوی شیفا بۆ نەخۆشەکانتان بێرن بە سەدەقە، بە بەخشین بە فەقیر و هەژاران. خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانتان ئەدە.